ئاگاداریەک لە زمانەوە بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکە ئێمەش ئەگەینە لاتە. ئەوە دەنگی ئێمە بوو، بانگەوازی ئێمە بوو بۆ گەلەکەمان. ئێمە بووین لە کۆتا ڕۆژەکانی زستان و سەرەتای بەهاری ساڵی 1991 مژدەی ئازادیمان بە خەڵکی کوردستاندا. ئێمە بووین پلاندانەر و نەخشەتدا ڕێژەری ئەو ڕۆژانە، ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد، ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک و یەکێتی نیشتیمانی کوردستانە، بیری ئازادی خواز و ورەی بەرزی پێشمەرگەکانی یەکێتی و جۆش و خرۆشی هاوڵاتیانی دڵگەرم و چاونەترس بوو کە قەڵای زۆرداری ڕژێمی بەعسی فاشستیان لەناوبەر. درەختی ئەم ئازادبوونە بە خوێنی ئێمە ئاوبوو، ئێمە و کۆمەڵانی خەڵک و هەموو لایەنێکی تریش ئەمازانن، کەواتە ئەم مێژوە پڕشانازیەمان با وەک خۆی بجێڕین. سڵاو لە ڕۆڵە قارەمانەکان و پێشمەرگە ئازاکانمان. یادی ئەم ڕۆژە مەزنە لە هەموو کوردێک لە هەر جێیەکی ئەم جیهانەدا بێت پیرۆز بێت.